کاردانەوە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان بەرامبەر بە ئەنجامدانی ڕیفراندۆمی هەرێمی کوردستان تونتر دەبن. هەریەکە لە وڵاتانی فەڕەنسا و ئەڵمانیا جەخت لە یەکپارچەیی خاکی عێراق دەکەنەوە و تورکیاش هەڕەشەی بەکارهێنانی هێز لە دژی هەرێم دەکات. دوا بە دوای کۆبوونەوەی نێوان وەزیرانی دەرەوەی تورکیا و فەڕەنسا، وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیاند بڕیاری ڕیفراندۆم هەڵەیە و ئەگەر هەرێم پاشگەز نەبێتەوە ئەوە باجەکەی دەدات. مەولود چاوش ئۆغڵۆ هەڕەشەی بەکارهێنانی هێزی لە دژی هەرێم کرد و ئاشکرای کرد هەموو لایەک بە ئەمریکاشەوە چاوەڕوانی هەنگاونانن لە تورکیا، بۆیە وڵاتەکەی هەرگیز دوو دڵ نابێت لە بەکارهێنانی هەر هێزێک ئەگەر پێویست بکات. لای خۆشەوە وەزیری دەرەوەی فەڕەنسا وتی پاراستنی یەکپارچەی خاکی عێراق و ڕێزگرتن لە دەستوورەکەی بۆ فەڕەنسا زۆر گرنگە. Referandum kararı ilk andan bir هاوکات سەرۆکوەزیرانی تورکیا هۆشیاریدایە سەرکردایەتی کورد و ڕایگەیاند بانگەوازێکی دۆستانە ئاراستەی بارزانی دەکەین تا کاتماوە لە هەڵەی ڕیفراندۆم پاشگەز ببنەوە بە پێچەوانەوە. ناوچەکە خۆی پڕە لە کێشە، دروستکردنی کێشەیەکی دیکەش بەر لە هەمووان براکوردەکانی ئەو ناوچەیە زۆرترین زیانیان بەردەکەوێت. هەروەها حکوومەتی ئەڵمانیا ڕەخنەی لە بڕیاری ئەنجامدانی ڕاپرسی گرت و ڕایگەیاند ئەنجامدانی ڕاپرسی بەبێ ڕەزامەندی حکوومەتی عێراق دۆخەکە خراپتر دەکات. لەبەرەوە ئەڵمانیا بانگەواز لە لایەنەکان دەکات بۆ ئەنجامدانی دیالۆگ و لەگەڵ یەکپارچەیی خاکی عێراقدایە. کاردانەوە نێودەوڵەتیەکان لەبارەی ڕیفراندۆم لە کاتێکدایە تاکو ئێستا لایەنە سیاسیەکانی هەرێم یەکدەنگ نین لەبارەی ئەنجامدانی پرۆسەکە و هەروەها هیچ یەکێک لە قەیرانە سیاسی و ئابوووریەکانی هەرێم چارەسەر نەکراون. سەرکردایەتی کوردیش نەیتوانی زەمینەی لەبار بڕەخسێنێت بۆ ئەوەی سەرجەم لایەنەکان پێکەوە پشتگیری لە ئەنجامدانی ڕاپرسی بکەن.